بەناوی خی گەورە میرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان نارەسە بە بینەرانی بەرنامەی پەیامیتەوە و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم محەممەد عومەر پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان حکوومەتی عێراقی بەردەوام لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە مەرجی تازە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەپێنێت تەنەزول بە بەرپرسانی هەرێمی کوردستان دەکات و بەردەوام بەرپرسانی هەرێمی کوردستان بە پێچەوانەی ڕابردووە کەلوت بەرزیان ئەنوان لە بەرامبەر حکوومەتی عێراقیدا لە ئێستادا تەنەزولی زیادە دەکەن و بە هەموو مەرجەکانی حکوومەتی عێراقی ڕازیم. لێرەدا دەپرسین جێبەجێکردنی مەرجەکانی حکوومەتی عێراقی لەلایەن هەرێمی کوردستانەوە ئایا لەبەر مانەوەی خۆیانە لە پۆست و پلۆپایەکانیاندا یاخود لەبەر گەلی کووردا؟ لە هاوڵاتیان دەپرسین بڕیاری داوە حکوومەتی عێراقی و بەتایبەت خودی حەیدەر عەبادی کە لەمە دووە هەر وەفدێکی گەلی کورد چووە بەغداد دەبێت نەک تەنها یەکێتی پارتی بەڵکو دەبێت هەموو حیزبەکان تیایدا بەشدار بن. ئەم بۆ چوونە بەلای تو هاوڵاتیەوە چۆنە و تا چەند ئەم پرەرەوەی باشە چۆن بتوانین هەموو گەلی کورد لەژەر ئاڵەکەی قازی محەممەدا کۆ بکەینەوە و بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بچنە بەغدا و داوای مافەڕەوەکانی گەلی کورد بکەن لە بەغداد. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسیاران تاوتوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. حکوومەتی عێراقی بەردەوام لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە مەرجی تازە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەپێنێت. ئەگەر خەڵک یەک تۆزێک فام بکە و بیر بکاتەوە بە حیاتی دوایەمانە ناکەوێت چەپڵیان بلێ نادا. کورد ئەوەنەی شەخص پەرستە ئەوە نەخاک پەرست بێ نەخێر بەدڵنیایەوە لەبەر خاتر پۆست و پلەی پایەکانی خۆیانە. هەچ میلەتێ یەکگرتوو بێ بڕوا ناگەم هەموو قەرارێ بتوانێت بەسەر یا جێبەجێ بێ. ئەوە 2 ساڵی تریشمانەوە 4 ساڵی تریشمانەوە ئەوە 10 ساڵی تریشمانەوە میلەت زیخە نافەوتێت. بەرپرسانی کورد دەسەڵاتدارەکانی کورد کە فەرمانڕەوایی هەرێمی کوردستانەکەن بەردەوام تەنەزولەکەن بۆ بەغداد لە دوای ئەوەی کە ڕێفراندۆم کرا. هەمیشە بەغدا مەرجی تازە ئەسەبێنە بەسەر کوردستانەوە بەرپرسەکانیش ڕازین پێی. ئایا ئەمە تەنها لەبەر مانەوەی خۆیانە بۆی لە دەسەڵاتە بمێنەوە یاخود لەبەر بەرژەوەندی کووردە؟ نەخێر هیچ شتێ لەبەر بەرژەوەندی کورد نییە. بەرژەوەندی کورد لەوایە یەک بن ئەوان یەک نین بۆ ملشکانی یەکتریە. پێ دوایە لەبەر مانەوەی خۆیانە لە پۆستە و پلۆپایەکانیانە زە بە دوایە بۆ مانەوەی خۆیانە هەموو تەنەزولێکن ئەم لە بەجیا ئەو بەجیا ئەو بەجیا ئەو بەجیا هیچ شتێکی بۆ مەسلحەتی میلەت نییە. باشە لە بەرامبەر ئەوەشدا خودی حەیدەر عەبادی مەرجی ئەوەی داناوە لەمە دووە هەر دانوستانە بکە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەبێ هەموو حیزبەکان بەشدار بن نابێت تەنها وەکو جاران یەکێتی و پارتی بن. ئەم بڕیارە بەلاوە چۆنە؟ ئەو بڕیارە وەکو چەکێک وایە ئەزارێک کورد بە حیاتی یەک نابێ لەبەرەوە ئەو گرەوەی بردوێتەوە. ئەمە قەت لە یەکەوە ناتوان بچن بۆ بەغا مانایەوە ئەو بردیەوە. ئەمە هیچی لەبەر مەسلحەتی خۆمان نییە مەسلحەتی کورد نییە چونکە تەبانین دەردی کاگە فەرمووی تەبانین کورد تەبانیە بێکەوە. ئەم فلیم بەو دروستەکە ئەو بەزم بەو دروستەکە نابێت ئەمە نابێت. کوردایەتی وا نەکرا خەڵک جوانەی کرد خەڵک نیازی نەبوو ئاوا کورد ئاوای لێبێت. ئەوانەی کە پێش تەمەنی ئێمە پێش ئەمە شۆڕشیان کردووە شتیان کردووە بۆ ئەم زروفیان نەکرد وایە نەکرد کە ئاوای لێبێت. یەکدەنگ نین ئێمە تا کورد یەکدەنگ نەبێت هیچی بۆ دروست نابێت دروست نابینێت دروست نابین خۆ بە زۆر نییە بە دەنگی من و تۆ نییە یەک نین سەگەردەکانمان یەک نین. باشە قبوڵکردنی ئەم هەموو مەرجانە لەیان هەرێمی کوردستانەوە پێ دوایە لەبەر مانەوەی خۆیانە لە پۆستەکانیاندا یاخود لەبەر خەڵکە لەبەر خۆیان لەبەر خەڵک نییە مەسلحەتی خۆیان چۆن بگونجەوە. باشە حەیدەر عەبادی بڕیارێکی داواڵێ لەمە دووە هەر وەفدێکی کورد هاتە بەغدا نابێت تەنها لە یەکێتی پارتی پێگاتە بێ هەموو لایەنەکانی تێدا بێت. ئەم بڕیارە بەلاوە چۆنە؟ ئەو باشەکە هەموو حیزبەکان بە خێچێکە کام حیزبە زۆر بچووکە بە ئەوش بێ لەگەڵانە خێچەکە باشوێ لەوە قسەکان بێ باشوێ لەوە گفتوگۆکان بزان چی بەسەر کوردایەت ماخودە من لەم گەراجام نەزانم تێبگە لە مەقسەم لەم شوێنە نەزانم لە کوردستانەیە خێچەکە باو حیزبانەش کامەیان بچووکە ئەو شام چی لەگەڵانە بەس بە یەک دەنگ بن. حکوومەتی عێراقی بەردەوام مەرجی تازە ئەسەپێنێ بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و پرسانی هەرێمی کوردستانیش هەمیشە لە تەنەزولان و مەرجەکانی ئەوان جێبەجێەکەن. ئایا ئەم تەنەزولکردنەوەی بە پرسانی هەرێمی کوردستان لەبەر خاتری مانەوەی خۆیانە لە پۆست و پلۆپایەکانیاندا یاخود لەبەر خاتری میلەتە؟ والله لەبەر بڵێن خاتری هەردووشیانە تقریبا
لەبەر خاتری خۆیان و لەبەر خاتری میلەتیشە. ئەم دوشتە بەیەک و کۆ بێتەوە. وەڵاهی تر لە کوردستانە ئەبێ وابێ کۆ بێتەوە. ڕای تۆ لەسەرەوە چیە کە عەبادی بڕیارێکی داوە ئەڵێ لەمە دووە هەر وەفدێکی کوردی هاتە بەغداد دەبێ هەموو لایەنە سیاسەکانی تیا بەشدار بێن نەک تەنها یەکێتی و پارتی ئەم بڕیارە بەلاوە چۆنە ئەگەر هەمویان بڕۆن بڕیارێکی زۆر باشە و پێم باشە هەمویان بڕۆن باشترەوە لەوەی یەک لایەن تاک لایەنە بڕیار بە و هەمویان ئاگایان لە بۆ بێت چی ئەگوزارێت لە وەزع بێت چی ئەگوزێرە لە واللهی تەسەورەکەم لەبەر خاتنی مانەوەی خۆیان بێ ئەگە میلەت وایە ئەواشتی لەمە باشتی بۆ بکرا نەک ئەوە میلەتیان بهێنایەتەوە دواوە بەڵام ئەمەی ئەیکەن زیاتر بۆ مانەوەی خۆیانە لە ئەو پۆست و پلەپایانە هیچ شتێکتر نییە. لەگەڵ ئەوەشدا عەبادی بڕیارێکی داوە ئەڵێ لەمە دووە هەر وەفدێکی کورد هاتە بەغدا دەبێت هەموو لایەنە سیاسەکانی کوردی تا بەشدار بێت نەک تەنها یەکێتی و پارتی ئەم بڕیارە بەلاوە چۆنە هەموو حیزبەکان بڕۆن باشتر نییە؟ وڵا تەبعەن هەموو حیزبەکان لە ئیسیا کورد هەمووی یەکگرتوو نەبێ بەرامبەر بە ئەم قەرارانەی عەبادی زیاتر ئێمە تیاچین و میلەت زیاتر زەرەرمەند دەبێت یایی زیاتر بڕۆن باشترە بە یەکۆ بن باشترە وایە هەمویان تەبعەن یەک دەست بن هەت هەژ میلەتی یەک دەست بێ دایم هەرەوە ئیسفادەی کردووە چونکە دوژمنەکان زیاتر ئیسفادە لەو میلەتانە ئەکەن کە درزیانتیایە بەڵام هەژ میلەتێ یەکگرتوو بێ بڕوان ناگەم هەموو قەرارە بتوانێت بەسەر یا جێبەجێ بێ. حکوومەتی عێراقی بەردەوام لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە مەرجی تازە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەپێنێت ئەگەر خەڵکی یەک تۆزێک فام بکە و بیر بکاتەوە بە حیاتی دوایەمانە ناکەوێت چەپڵیان بلێ نادا. کورد ئەوەنەی شەخص پەرستە ئەوە نە خاک پەرست بیە نەخێر بەدڵنیایەوە لەبەر خاتر پۆست و پلەی پایەکانی خۆیانە. هەژ میلەتێ یەکگرتوو بێ بڕوان ناگەم هەموو قەرارە بتوانێت بەسەر یا جێبەجێ بێ. ئەوە 2 ساڵی تریشمانەوە 4 ساڵی تریشمانەوە ئەوە 10 ساڵی تریشمانەوە میلەت زیخە نافەوتێت. نەخێر بەدڵنیایەوە لەبەر خاتر پۆست و پلەی پایەکانی خۆیانە لەبەر خاتر گەلی کوردیان نییە لەبەر خاتر گەلی کوردیان وایە پێش پارخۆ ئەم کاتە نەوتیان لە بەردەستا بوو خاچیان لە بەردەستا بوو بۆ مەعاشیان بە تەواوەتی نادا نەوتیان بە تەواوەتی نادا بە خەڵکی خۆپار ئەم کاتە نەوتیان لە بەردەستا بوو بەڵام یەک بەرمیل نەوتیان نەدا بە کەس یان ڕاتبیان نەدا بە کەس مەعاشیان نەدا بە کەس ئاگایان لە کەس نییە لەبەر خاتری نەوتەکان خۆیان و لەبەر خاتری پۆست و پایی خۆیان. لەگەڵ ئەوەشدا عەبادی بڕیارێکی دەکردووە ئەڵێ لەمە دووە هەر وەفدێکی کورد هاتە بەغدا دەبێ هەموو حیزبە کوردستانەکانی تێدا بێت نابێت تەنها یەکێتی پارتی بە تەنها بڕۆن و خۆیان هەموو شتێ بکەن و کەس ئاگای لێ نەبێت ئەم بڕیارە بەلاوە چۆنە ئەو بڕیارێکی چاکە بەڵام ئایا ئەمان تەنفیزیەکەن ئایا یەکێتی پارتی بای ئەوە مساهماکەن لە بینی خۆیانە تا هەموو حزبەکان ڕێککەون بێکەوە ئەویان خۆیان نەزانن ئەوان مەساڵحەکان نەزانێ ئەوان پەیوەندیەکانی مەساڵحەکانی مادی و نەوت فرۆشتن و گومرک و ئەوانی خۆیان نەزان لەبەرەوەی بەدڵنیاییەوە ئەگەر هەموو حزبەکان بەشدار بن لەم پرۆسەیە بڕۆن بۆ بەغدا بۆ وتوێشکردن ئەبێ ئەو کاتە ئەمانیش ئەم حزابانەی کەیش ئەبێ بزان ئەمان چیان هەیە و چیان نییە بەدڵنیاییەوە یعنی مزم بەدڵنیایی ئەبێ بزان چیان هەیە یانەوەتا لەمڕۆ بەداوا نێڵن لەو دزی و لەو تاڵانیکردنی کە لە سەرۆت و سامانی خاکی کوردستانی دزن ئەبێ ئەمانش ئاگادار بوون و نێڵن بکرێت فە لەبەرەوە بۆیە ئەو عەبادیش ئەو مەرجەی داناوە بۆی کە بە هیچ شێوەیەک بۆی ئەمان ڕێککەونەوە. حکوومەتی عێراقی بەردەوام مەرجی تازە ئەسەپێنێ بەسەر هەرێمی کوردستانە بەرپرسانی هەرێمی کوردستانیش بەردەوام بە مەرجەکان ڕازین و تەنەزولەکەن لە بەرامبەر حکوومەتی عێراقیدا ئایا ئەم تەنەزولکردنەی بەرپرسانی هەرێمی کوردستان لەبەر خاتری مانەوەی خۆیان لە پۆست و پلۆبایەکانیاندا یەخود لەبەر گەلی کووردە ئەوان لە ئێستا هیچ شتێک نەماوە لە دەستی بن تەنها شتێکە ما بێت ئەو سەرۆت و سامانەی ماوە کە ئیسە لە ژێر چنیان دەرینێنن تاکە شتێکە ماوە پێگەی خۆیانە کە بیڵنەوە و سەرۆت و سامانەکانە دینا هیچ شتێکی تر نییە کە ما بێتیان لەبەر خاتری پۆست و پلۆبای خۆیانە تاکی هیچ شتێکی تر نەماوە لە دەستی بن تەنها پلە و پۆست و سەرمایەکەیان ماوە لە ئێستا. عەبادی بڕیارێکی تری دەرکردووە کە لەمە دووە هەر وەفدێکی کوردی چووە بەغداد دەبێ هەموو لایەنە سیاسەکان تێدا بەشدار بن نەک تەنها یەکێتی و پارتی ئەم بڕیارە بەلاوە چۆنە حەز زۆر شیشێکی باشە پێم وایە ئەگەر لایەنەکان تەنانەت بە بچووکترین لایەنیش ئەندامی خۆی بەشداری تیا بکە و کۆبوونەوە بۆی ئاگاداری هەموو شتێکی بودجە بن کە ئەنێرێت بەردەوام مەرجی تازە ئەسەپێنێ بەسەر هەرێمی کوردستانە
حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام تەنەزولی زیاتریان بۆ دەکات و بڕیارەکانی ئەوان جێبەجێەکات. ئایا ئەم هەموو تەنەزولی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر خاتری مانەوەی خۆیان لە پۆست و پلۆپایەکانیاندا یاخود لەبەر میلەتی کووردە؟ والله خۆی باش نییە ئەوە، یعنی شتێکی زۆر خراپە، حەک وایە حکوومەت تەنەزول نەکە. ئێمە تازە خاکمان لە دەستڵاوە ئەوان نییە خاکیچ نەما خاکەکەی لە دەستڵاوە ئەنجار تەنەزولیش نەکە، تەنەزول بۆەکە. میلەت ئەگەر ئەویش تەنەزول بکە با میلەت تەنەزول نەکا کاکە. میلەت بۆچی تەنەزول بکە؟ ئێم عەرەب قەت یعنی لەوەیان ئەکیدووە قەت عەرەب یعنی لە ئێران خراپترە بخوا لە تورکیاش خراپترە. عەرەب ڕازگۆی نییە. تێگەی برا وترێت ئەمانە بۆیە هەموو قبوڵەکان لە پێناو مانەوەی خۆیانە بۆی پۆست و پلۆپایان هەرمانی مانۆی خۆیانەوە 2 ساڵی تریشمانەوە 4 ساڵی تریشمانەوە ئەوە 10 ساڵی تریشمانەوە میلەت زیخە نافەوتێت تێگەی میلەت ئەرەمێنێت بەس حەق نییە ڕەنجی میلەت بە خۆڕایی بدەن حەق نییە ڕەنجی میلەت بە خۆڕایی بدەن ناڵێم هەر خەتای یەکێتیە پارتیە خەتای هەموو حیزبەکانە هەر هەمویان ڕاست ناکەن هەمویان داواکەن پۆسی باڵایان نەبێت هەمویان بۆەوە خەریکن عەبادی بڕیارێکی دی دەرکردو ئەڵێ لەمە دو هەر وەفدێکی کوردی هاتە بەغدا دەبێت هەموو لایەنە سیاسیەکان تیایدا بەشدار بن نەک تەنها یەکێتی و پارتی ئەم بڕیارە چۆنە حەقێت قسەکەی حەق لەگەڵیان بە هەموو لایەنەکان بەشدارن من و تۆ برای یەکین لەسەر ئەم خاکەیەشی هەردووکمان لەسەر خاکە ناشیت تۆ شۆک من بەشدارەوە من شۆک تۆ بەشدارەوە خۆمە شتێکی ڕازگۆیە شتێکی باشە شتێکی خراپی نەوتە بە هەموو لایەنەکان بەشدارون خەیچێکە بۆ دوو لایەن بەشداروێ بۆ سێ لایەن بەشداروێ بە هەمووی یەک کۆبێ باشە بۆ یەکوێت خراپ شێبە بۆ یەکوێت ئەوەیان قسەیەکی باشە قسەیەکی من زۆر باشێزانم بەڕاستی حکوومەتی هەریەم شتێک نییە بە نایە حکوومەتی هەریەم بە بڕای من بە بۆ چوونی منۆکو گەنجە لەبەرەوەی ئەمانە کۆمەڵێک گروپن حیزبی و کۆمەڵێک کەس و لەناو حیزبەکان چا کۆمەڵێک شخص و لایەن و بنەماڵە ئەی خوات و ئانە بۆ بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکانیان و دار و دەستەکانیانە و هیچی تر و ئەگەر خەڵک یەک تۆزێک فام بکە و بیر بکاتەوە بە حیاتی دوای ئەمانە ناکەوێت چەپڵیان بلێ نادا ئەی من قەت لەگەڵەوەیانی مەمانات پێشام بڵێ حکوومەت مانە کۆمەڵێ مافیا و گروپ و ئەوە نوی چیتر حکوومەتی عراقیش دەستی خۆش بێوان لێقا لە بەروی ئەمە هیچ تەبانین لە ناویەکە هیچ یعنی تەبایی شتێک نییە لە ناو میلەتی کووردا شتێک نییە بە ناوی یەکبوون و نەتەوە ئەو شتانە نەماوە هیچ ئینتیمایەک نەماوە تۆ پێت وایە لەبەر خاتری مانۆی خۆیان لە پۆستەکانیاندا من پێم وایە لەبەر خاتری بەرژەوەندی حیزبەکانی خۆیان و دەسەڵاتیان بۆی بۆ خۆیان هەربی خۆن خۆیان و بنەماڵەکانیان ناو بەرژەوەندی تاکە کەسی خۆیانەیە حکوومەتی عێراقی بە تایبەتی خودی حەیدەر عەبادی بڕیارێکی دەرکردو ئەڵێ لەمە دووە هەر وەفدێک هاتە بەغدا دەبێ هەموو لایەنە سیاسیەکان تیایدا بەشدار بن نابێت تەنها یەکێتی و پارتی بن ئەم بڕیارە بەلاوە چۆنە نام بڕیارەش بەلامەوە مەسەن ئەو ئەیەوێت ئەو ئەگەر دوژمنیش بێ هێشتا ئەوێت کەسێکە بێ لەگڵێ بزانێت دوژمنەکەی کێیە نازانێت من نە دوژمنی نە دۆستین ئەگەر هەرچیەک بین ئەوێت جارێ بزانێت چین هەروەکو حیزبێک هەرە و دەموچاوە نەبڕاتەوە بڵێ ئەوی ناوێت ئەڵێ کێن وەرن بە گفتوگۆ بکەین دابنیشین شەڕەکەن شەڕکەین وانە ئەو بە هەموو شێوێک ئامادەی هەڵوێستیە نەگوەک سەرۆکانی ئێمە هەموو شوێ لە تەلەڤیزۆن دەرەچن کاکە مەمنونین بین دانوستانە لەغڵا بکەین ئەوی حسابیان بۆ ناکات گوێیان لێ ناگرێ ئەمانە هەر میلەت ئاستی میلەتشیان داگرت بەڕاستی سەرکردایەتی ئاوا ناکرێت سیاست ئاوا ناکرێت کاتی ئەوەیە بە خۆیانە بچنەوە کاتی ئەوەیە تەبابن کاتی ئەوەیە هەمووی پشت یەک بگرن و ئیتر لەوە زیاتر سونعای کورد نەبن زۆرمان قوربانیدا بۆ ئەم ڕۆژە زۆر شەهیدماندا ئێمە نەمانزانی وتپیڕۆچوو بە فیڕۆچوو هەر زۆریش بە فیڕۆچوو زۆریش پەشیمانی حکوومەتی عێراقی بەردەوام لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە مەرجی تازە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەپێنێت ئەگەر خەڵک یەک تۆزێک فام بکە و بیر بکاتەوە بە حیاتی دوای ئەمانە ناکەوێت چەپڵیان بلێ نادا کورد ئەوەنەی شەخص پەرستە ئەوە نە خاک پەرست نییە نەخێر بەدڵنیایەوە لەبەر خاتر پۆست و پلەی پایەکانی خۆیانە هەش میلەتێ یەکگرتوو بێ بڕوا ناگەم هەموو قەرارە بتوانێت بەسەریا جێبەجێ بێ ئەوە 2 ساڵی تریشمانەوە 4 ساڵی تریشمانەوە ئەوە 10 ساڵی تریشمانەوە میلەت زیخە نافەوتێت ئەوەی تا ئێستا تێبینیمان کردبێت هاوڵاتیان باز لەوە دەکەن بە زۆرینەیان پێیان وایە بەرپرسانی هەرێمی کوردستان بۆیە بەردەوام ئەم هەموو تەنەزولە لە بەرامبەر حکوومەتی عێراقیدا دەکەن ئەم هەموو شکستە بەسەر خۆیاندا دێنن ئەم هەموو دۆڕانە قوبوڵ دەکەن تەنها و تەنها لە پێناو مانەوەی خۆیان و پۆست و پلۆپایەکانیانە و
تەنها لە پێنا ئەوەدایە کە پارەکانیان بلۆگ نەکرێت و دەستی بەستەدا نەگیرێ و دواتر دادگایی نەکرێن. بۆیە دەیانەوێت بە هەر وەسیلەیەک بێت بەرپرسانی هەرێمی کوردستان لە پۆست و پلۆپایەکانی خۆیاندا بمێنەوە ئەگەر چی تەنهاوەکو کارتۆنیش بێت، بەڵام بۆ ئەوەی سەرۆت و ماڵەکانیان دەستی بەسەرا نەگیرێ دواتر بەرسزای گەل نەکەون و دادگایی نەکرێن، دواتر لەمە زیاتر نەدۆڕێن، بۆیە ناچارن هەموو شکستی قبول دەکەن، هەموو تەنەزۆلی قبول دەکەن تەنها لە پێنا و مانەوەی خۆیاندا. چونکم هاوڵاتیان پێیان وایە ئەگەر مەبەستیان لەبەر خاتری میلەت وایەت ئەوە ساڵی پار ساڵی پێرار بەستە پێرار لەماوەی ئەم 3 ساڵی ڕابردوودا ئەتوانین بڵین داهاتی چاکیان لە بەرزدا بوو، نەوتی چاکیان لە بەرزدا و بەڵام نەموچەی هاوڵاتیاناندا بەکو پێویست نەنەوتیشاندا بە هاوڵاتیان نە خزمەتی خەڵکیان کرد نەکارە بە ئەویشان بۆ خەڵک چاکرد. بۆیە بەکۆی گشتی هاوڵاتیان پێیان وایە تەنها لەبەر مانەوەی خۆیانە و هاوڵاتی پێشی وایە دەبێت لەمە دووە حکوومەتی هەرێمی کوردستان بە وەفدێکی گەورەترەوە بچێتە بەغداد، هەموو لایەنە سیاسەکان تێدا بەشدار بن بۆی کە بزانن چی دەگوزارێت لە بەغدا، تەنها یەکێتی و پارتی بەشدار نەبن لە کۆبوونەوەکاندا و خۆیان هەرچیەکیان پێ خۆش و بیکەن و هەرچێکیان پێ ناخۆش بوو ئەنجامی نەدەن. بۆیە گرنگە لەمە دووە هەر بڕیارێک درا بەکۆی گشتی بدرێت بۆی کە ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەم قەیرانە چەق بەستووە دەربهێنرێت و ژیانی خەڵک خۆش بکرێت. ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ هاوڵاتیانە با بزانین چیکار پێ دەڵێن سەبارەت بە بڕیارەکانی حکوومەتی عێراقی و بە جێبەجێکردنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. زیاتر بەردەوام دەبین لەگەڵمانە بن با پێکەوە زیاتر گوێبیستی وەڵامەکان بین. فەرموون. ئەمە ئەوە ئەسلمێنێ بەڕێی من ماڵی کوردی تەبانی نەناوەکە و هەر کەس هەوڵی ئەوەدا خۆی بسەپێنێت بۆ مانەوەی خۆی و زۆربەی ئەم خەتانە شەکەوێتە ئەسۆی بەڕێی من پارتی وێکێتیەوە ئەوان لێ مەوزوعە بەرپرسیارن لەبەر مانەوەی خۆیانە لەبەر مانەوەی خۆیانە نەوەکو لەبەر خەڵکیە پارتی وێکێتی بۆ مانەوەی خۆیان ئەم کارانە دەکەن. چەندین بەڵگەشمان هەیە بۆ نمونە ئەمەی کە لە 16 شوباتا ڕوویدا لە کەرکووک ئەمەڵێ ئەو خەتا ئەوە ئەو لە خەتاوە بەس هەمووی بۆ مانەوەی خۆیان و بەڕێی من هەر ئەوەیە. حیدەر عەبادی بڕیارێکی تری دەرکردووە دەڵێت لەمە دووە هەر وەفدێگاتە بەغدا لەلایەن کوردیەوە ئەبێ هەموو حیزبەکان تیا بەشدار بن نەک تەنانەتی و پارتی. ئەم بڕیارە بەلاوە چۆنە؟ ئەوە بڕیارێکی باشە لەبەرەوەی هەموو حیزبەکان نوێنەریان هەبێت هەتا هەموو حیزبەکان نوێنەریان زیاتر بێ خەڵکشی زیاتر لا ڕوونەبێتەوە. بەڵام بەداخۆ تا ئێستا زۆربەی نوێنەرەکان هەر یەکێتی و پارتی بوون. زۆربەی سەرکردەکان دەڵێ ئێمە ئاگەمان لەو مۆزوعانە نییە. لەبەر پۆستەکانی خۆیانەکەوە ئایانێ بمێنەوە لە پۆستە هەموو تەنەزولیەکەکەن بۆ حکوومەتی عێراقی لەبەر ئەوەیە چونکە ئەوان مەسلحەتیان لەوایەکەوە خۆیان بمێنەوە لەسەر حکوم ئەگەر بیان ویستایەکەوە نەمێن لەسەر حکوم کورسیان بەجێت کە ئەم هەموو کارە ساتە کە ڕوویە هەمووی لە ناوچاوی ئەوان نبوو لە پێناوی بەرژەوەندی خۆیان لە پێناو بەرژەوەندی خۆیانە هەموو تەنەزولیەکەکەن بۆ حکوومەتی عێراقی و بۆ وڵاتانی غەیری عێراقیش. حکوومەتی عێراقی بە تایبەتی خودی حیدەر عەبادی بڕیارێکی تری دەرکردووە دەڵێت لەمە دووە هەر وەفدێکی کوردیاتە بەغدا دەبێت هەموو حیزبەکان تیا بەشدار بن نەک تەنانەتی و پارتی. ئەم بڕیارە چۆنە بەلاتەوە؟ ئەو بڕیارە ئەوەیە چونکە ئەو لەوە پێش هەر ئەوان خۆیان بە بەرپرسی ئەم وڵاتە زانین بۆیە ئەچون بەڵام ئیسا ئەو کە داواکە بۆی هەموو ئەوانەشی کەوا دەسەڵاتیان نیە لە ناو حکوومەتی هەرێما بەشدار بن لەو کۆبوونەوانەی کە هەرچی ئەیڵێن بە ئاگادار بن. چی بکرێ بۆ دروستکردنی یەکدەنگی و یەکڕەنگی لە ناو کووردا لەژێر ئاڵای کوردستانە یەک خیتاب هەبێ بۆ ئەوەی کە مافەکانی کورد بەدەست بهێنرێت؟ بەخواوە محاڵە لەمڕۆ چونکە کورد ئەوەنەی شەخص پەرستە ئەوە نەخاک پەرست بێ هەموو ئەحزابەکان بێت جیاوازی. چی بکەین بۆ ئەوەی ماڵی کورد یەک بخەین بۆ ئەوە یەک خیتابان هەبێت کە چوینە بەغدا هەر کەسە بۆ خۆی کوێخایەک نەبێ هەمووی لەژێر ئاڵای کوردستانە لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا لە پێناو مافەکانی کووردا تێبکۆشن. ئەو ئاڵایان نەپاراست کورد ئاڵای نەپاراست شۆڕشی قازی مەحەممەد و هەموو شۆڕشەکانی نەپاراست بۆی وامە بەسەرادوو هەواوە خۆمە مشتێک نییە کە بڵێ حاشای دەبیت. چی بکەین بۆی کە هەمووان لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا کۆ بکرێنەوە یەک خیتابیانەوە کە چوونە بەغدا لە پێناو بەرزێنانی مافەکانی گەلی کووردا؟ ئەبێ هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێز بین و یەک بڕیار بین نەک هەر کەسێ و بەلایەکە و بڕیار بە خۆی بات. وەڵای سەرکردایەتی کورد بە هەموو حیزبەکانەوە وەکو واجب و ئەرک و سەرچانی ئەوەیە هەمویانی یەک بگرن ببن بە یەک دەست تا بتوانن دەرەقەتی بڕیارەکانی عەبادی بێن بۆی ئەگەر هەمویانی یەک دەست بن دوژمن درزێک لە ئێمە عاشق نەبە دڵنیا بە ناتوانێت هەموو شتێ بەرامبەر بە ئێمە بکە.
ئەگەر یەک دەست بن زۆربەی قەرارەکانی هەر جێ ناگرێ چونکە ئێستا زۆربەی قەرارەکانی ئەوانەی حکومەت هێرێمی کا دەستوریە بەڵام بەغا هەر پێ رازی نییە. تەسەوری من قەت قەنەعەت ناکەم ئەم ئەحزابانە بەم دەمچوانی ئێستاوە بتوان ئەم شتانە تەنفیز بکەن بتوان ئاوا ڕێککەون بەم دەمچوانەوە ناکرێت ئەوە چی بکرێت ئەویان نازانم بەڕاستی لەبەرەوەی بەم دەمچوانە ناکرێت. چۆن بتوانین هەموو لایەنە سیاسەکان لەژێر یەک خیتابدا لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا کۆ بکەینەوە و لە بەغدا داوای مافی گەلی کورد بکەن ئەمە بەچی ئەکرێت؟ وەڵاوە بە یەکریزی حیزبەکانەکرێ ئەگەر کۆ بنەوە یەک هەڵوێز بن ئەوە زۆر شتێکی باش. چۆن بتوانین هەموو گەلی کورد لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا کۆ بکەینەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ بچنە بەغدا و داوای مافی گەلی کوردکەن؟ بەڕاستگۆیی هەموو شتێک بەڕاستگۆیی ئەوێ هەرچی چت هەیە لەم کەونی خوا ڕاستگۆوی ڕاستێتە ڕێو درۆی کرد ئەکەویت ئەوە پێویست ناکە لە کوردەواریش ئەو قسە هەر سەرمێنیا و هەر بووە ئەگەر ڕاستگۆوی هەموو شتێکە کری ڕاستگۆ نەوی شتێک ناکرێت ڕاستگۆی گرنگە بۆی کە لایەنە سیاسەکان کۆکەینەوە لایەنەکان هەمووی کۆکەنەوە وەک برا ئێمە هەمومان برایەکی ئێمە هەمومان کوردین بچۆ هەر وڵاتێک داوا بکە کەوتی کوردین هەمومان برایەکی فەرقی کوردی سووریا و فەرقی کوردی تورکیا و فەرقی کوردی ئێران و فەرقی خۆمان نییە هەمومان کوردی. حکومەتی عێراقی بەردەوام لە بەرامبەر حکومەتی هەرێمی کوردستانە مەرجی تازە بەسەر حکومەتی هەرێمی کوردستانە دەسەپێنێت ئەگەر خەڵک یەک تۆزێک فام بکە و بیر بکاتەوە بە حیاتی دوایەمانە ناکەوێت چەپڵیان بلێ نادا. کورد ئەوەنەی شەخص پەرستە ئەوە نە خاک پەرست نییە نەخێر بەدڵنیایەوە لەبەر خاتر پۆست و پلەی پایەکانی خۆیانە. هەش میلەتێ یەکگرتوو بێ بڕوان ناگەم هەموو قەرارێ بتوانێت بەسەریا جێبەجێ بێ. ئەوە 2 ساڵی تریشمانەوە 4 ساڵی تریشمانەوە ئەوە 10 ساڵی تریشمانەوە میلەت زیخە نافەوتێت. وەڵامە بەیەک بوون بە کۆدەنگی من لێرەوە لەم مینبەرەیەوە داوا لە پیاوانی ئاینیەکەم داوا لە خەڵکی ڕۆشنبیرەکەم داوا لە پێشمەرگە و خەڵکی دڵسۆزەکەم خەڵک بێتە سەر شەقام داوای ئەوە بکا بڵێ با یەک بن با بەسە با ئیتر یەک ئاڵامان هەبێ یەک دەنگ بین یعنی حکومەتێکمان هەبێ نەک وەکو ئەوەی حکومەتێکی حیزبی و ئەو تاکە کەس و کۆمپانیا و فڵان و فیسان بەڕێوەی بەرێ بەڕاستی ینی من داوام لە هەموو خەڵکێک هەموو خەڵکێکی موسڵمانی کورد هەموو خەڵکێکی بە شەرەف هەموو عسەرە کۆزەکان پیاوە ئاینیەکان ینی با قسەیان هەبێت کاتی ئەوەیە ئیتر هەموو کەسێک ڕۆڵی خۆی ببینێ این داوای ئەوە بکەن با یەک بین یەک دەنگ بین یەک بگرین ئەو خەڵکانەی کە لە ناومانە دزە و گەندەڵە با بە بەردباران بیکەینە دەرەوە ئێمە سەدامان ڕووخان ئێمە چەندەها حکومەتی ترمان ڕووخان ئینگلیز عوسمانیەکان کەس نەیتوانی چۆک بە کوردابا ئێستا بۆ ئەمانە ئاوامان پێ بکەن. چی بکەین بۆەوەی کە هەموو گەلی کورد لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا کۆ بکەینەوە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بچنە بەغدا و داوای مافی گەلی کوردکەن؟ هەتا کورد تەبابێ و برا بێت ئیشمان باشتر دەبێت لە بەغا لە هەموو شوێنەکە بتوێنە ئێمە هەر خۆی لە سەرەتا لە ئیبتیدایە لە مەکتەبا خوێندومانە ئەو ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لە لای خوددا بێ بەڵام ئەمان ئەگەر وا نەبکەن هەموو کەس ئەتوانێت تەنازولیان پێ بکە و شکست بهێنن. چی بکرێ بۆی هەموو گەلی کورد لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا کۆ بکەینەوە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بچنە بەغدا و داوای مافی گەلی کوردکەن؟ ئەوە یەک ریزیە ئەبێ یەک بگرن ئەگەر یەک نەبن هیچیان بۆ ناکرێت مانەوە ئەبێ یەک بگرن و تەنەزولیش بۆ یەکتری بکەن پێیان عیب نەبێت چۆن تەنەزوونەکەن بۆ بێگانە بەڵام تەنەزولکەن بۆ خۆیان باشترە لەوەر ئەوەی بە یەک ریزی بە یەک دەنگ بچنە بەغا و یەک قسە بکەن. وتێکی بەناوبانگەیە دەوترێت فەخرکردن و خۆ بە گەورەزانین ناچێتە نێو گۆڕ هەر کەسێک ئەم ڕفتارانە ئەنجام بدات دەبێت هەر لە دنیادا باجەکەی بدات. لە ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان تووشی جۆرێک لە خۆبایی بوون و لە فەخرکردن ببوون لە بەرامبەر حکومەتی عێراقیدا زۆر و بەرزانە لە بەرامبەر حکومەتی عێراقیدا مامەڵەیان دەکرد بەڵام هەروەکو پەندەکە دەڵێت هەر لە دنیادا بەرپرسانی هەرێمی کوردستان باجەکەیاندا و باجەکەش زیاتر میلەتی کوردای چونکەم ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەوەندە تەنەزول بە گەلی کورد کراوە بۆتە عیبێ و بۆتە لکە بەسەر شانی گەلی کوردەوە بە جۆرە لە جۆرەکان حکومەت عێراقی بەردەوام تەنەزول بە هەرێمی کوردستان دەکات و ئەمانیش ڕازین بە هەموو ئەو مەرجانەی کە حکومەت عێراقی دەسەبێنە بەسەریاندا وەک دەوترێت لە ئێستادا حکومەت عێراقی غرور گرتوێتی و لوت بەرزە لە بەرامبەر هەرێمی کوردستانە و هەوڵاتیان ڕابۆچوونەکانە بۆ جۆرەیە دەبێت میلەتی کورد لەمە دووە یەک دەنگ و
یەک هەڵوێستی زیاتر بێت بۆ ئەوەی کە بتوانن لە بەرابەر حکومەتی عێراقیدا فشارێکی گەورە دروستکەن و مافەکانی گەلیک و بەرز بێن و ئەو ئاڵایەی کە قازی محەممەد دروستی کرد بە شەکاوی بمێنێتەوە و لەژێر ئاڵاکەی قازی محەممەدا میلەتی کورد بتوانێت مافەکانی خۆی بەرز بێنێت. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین سوودماگەیان دەبێت. تا پەیامێکی دیکە مولایەتان بەخوای گەورە سپێرین. خی گەورە پشت و پەنایی.